بەیانی و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. هیوای هەینێکی خۆشتان بۆ خوازم ئینشاءالله وەک هەمیشە ئەم هەینیە پڕبێ لە بەرەکەت و خێر و خۆشی بۆ ڕۆح و بۆ دڵ و بۆ ماڵەکانتان. ڕاستەوخۆ لەگەڵتانین لە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی لە شاری سلێمانی. ئەم کۆنفرانسە زانکۆی سلێمانی پێ هەڵساوە، کۆلێژی پزیشکی ئەو زانکۆیە کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە و هەروەها دەستگای میدیای کورسات وەک هەمیشە کە ماڵی هەمووان بووە ئەرکی سپۆنسەری میدیایی ئەم بۆ نەزانستیەی گرتووەتە ئەستۆی خۆی وەک دەیان بۆ نەیتری زانستی و کۆمەڵێک کۆمپانیای کەرتی تایبەتیش ئەرکی مادی ئەم بابەتابن بەڕێوە وردە وردە باسی ئەوەکەین کە چۆن چۆنیم کۆنفرانسە ئەڕوا بەڕێوە. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئێستا بەڕێز دکتۆر محەممەد کە مامۆستایە لە کۆلێژی پزیشکی زانکۆی کوفە وەک یەکێک لەو بەڕێزانی لە تیمە نێودەوڵەتیەکان یاخود تیمە نێوخۆیەکانی عێراق بەڵام ئاستیشی نێودەوڵەتیە کارەکە لێرە میوانە لەگەڵمانە دەمانەوێت باس لە نوێکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن بکەین لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و تەشریفی جەنابیان لێرەیە بۆی کە لەگەڵیانە باس لەو بابەتە بکەین. بە سوپاسێکی زۆرەوە خات و بانە هۆشیار کاری تەرجەمەکردنی ئەم دیدارە ئاکات. من هەموو پرسیارەکان بە زمانی کوردیەکەم، جەنابی دکتۆر بە ئینگلیزی وەڵامایەتەوە، هەردوو گۆڕینی زمانەکە خات و بانە هۆشیار بە سوپاسەوە تەرجەمەکەمان بۆ جێبەجێکە کە خوێندکاری کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە و سەربەرزین پێوەی. صباح الخير دكتور. الله بالخير. Good morning. Thank you for being in Suleymaniya. دکتۆر گیان ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە بابەتی گۆڕینی پرۆگرامەکانی خوێندنی پزیشکی لە زانکۆی سلێمانی ئایا ئەم بابەتە هەموو عێراقە یاخود تەنها سلێمانیە؟ هێشتا باسی ئەوە ناکەین لەکوێوە دەستی پێکردووە، تەنها ئەمەوێ بزانم ئایا تەنها سلێمانی ئێوە پرۆگرامەکانی خوێندن بگۆڕێ لە کۆلێژی پزیشکی یاخود هەموو عێراقیەوە پرۆگرامەکانی خوێندن بگۆڕێت؟ زۆر سپاس. زۆر سپاس بۆ بینەرەکانمان لە کوردستان و هەموو کەسێک لە نیشتیمانەکەمان و لەگەڵ هەموو جیهاندا. زۆر سپاس. هیوادارم ئەتوانم چەند شتێکتان پێ بڵێم لەسەر منهەجەکە لە عێراق بە عام. ئێمە لە 2009 دەستمان پێ کرد بە احتیمادی ئەکادەمی کۆمیتی بووین کە ئێمەیان بان کرد بۆ هەولێر. لەوێ ڕۆشتین بۆ وەرکشاپێک و لەو وەرکشاپەیە ئەوەمان بۆ دەرکەوت کە سیستمی خوێندنەکەیان جیاوازە لەوەی کە لە عێراقا هەیە. لە ساڵی 2009 لە هەولێر ئێوە بینوتانەکە بووە بە سەرەتای گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنی پزیشکی لە عێراقا. ئایا ئەمە وەزارەتی خوێندنی باڵای عێراق کردی یان وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان کردی یاخود کۆمەڵێک لای نێودەوڵەتی کردیان بۆی کە یارمەتی زانکۆکانی عێراق و کوردستانیش بدەن؟ هەردووکیان بێکەوە وەزارەتی خوێندنی باڵای عێراقیش و کوردستان لەگەڵ WHOش بێکەوە کارمان کردووە بۆ ئەوەی سیستەمی خوێندن باشتر بکەین. مادام ئاماژەت بەوەدا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لەناو ئەم کارایە بووە کەواتە ئەتوانین بڵین کە ڕێکخراوی تەندروستی جیهانی گرنگە بەلایەوە بزانێت کە ئاستی پێگەیشتنی پزیشکانی کوردستان و عێراق لە شوایە؟ منە بێ پێ بڵێم کە ئەم وەرکشاپە چی بوو بۆ ئەوەی تێبگەین ئەو ڕۆژە چی ڕووی داوە لە سلێمانی. ئەمە با بگەڕینەوە بۆ کوفە.
of another organization working سێری داواکاری ڕێکخراوی کەمان کرد کە وەکو WHO کارەکەن. this organization named World Federation ناوی ئەم ڕێکخراوە بەڵێ. World Federation for Medical Education. the standard they put for accrediting ئەو ستاندەردەی کە بەڵێ. دانا بۆ اعتیمادی ئەکادەمی medical school all over the world, بۆ هەموو somewhat different from خوێندنی the پزیشکی traditional practice of education جیاوازە in Iraqi medical لە colleges. چاو ئەو خوێندنی پزیشکی کە لە ناو عێراقەیە. So we start hardly to understand the principles of education. ئێمە تازە لەمانەتی ئەگەیشتی We start realize that there should be و بۆمان دەرکەوت کە features characteristic دەرەنجامەکانمان for the graduate from the medical school. بۆ ئەو کەسانەی کە کۆلیژی پزیشکی And تەواوەکەن there should be some integration پێویستە between the basic تەواوکەری هەبێ sciences لە present نێوان and the medical college زانستی بنەڕەتی و and the clinical science. لەگەڵ زانستی کلینیکەڵ. The basic science mean the anatomy, the physiology, زانستە بنەڕەتیەکە بۆ نمونە توێکاری فیزیۆلۆجی، science of bacteria and viruses, the science of زانستی بەکتریا و ڤایرۆس، the science of drugs, زانستی نەخۆشیەکان oncology. لەگەڵ دەرمان. There are a lot of science are called basic science. زۆر زانستێک کە پێوترێ زانستی بنەڕەتی کە فێرەکرێت لە کۆلیژی پزیشکی. The education, the teaching of these basic science should be relevant to the clinical ئەم science. زانستە بنەڕەتیانە دەبێت پەیوەندیان هەبێت بۆ ئەو زانستی کە دەخوێنرێت بۆ کلینیک. Etc. When I studied anatomy, من کە توێکاریم خوێند know the relevance of and learning ئەبێ بزانم چ پەیوەندیەکی هەیە و چۆن پەیوەندی هەیە بە physicians. دەمارێکەوە Came with لە کاتی پراکتیکیە. with pain and کاتێک نەخۆشێک دێت دەستی سڕە منە بێ بزانم لە ڕووی ئەناتۆمیە بۆچی the سڕە. first few years of medical school that understanding anatomy من ئەبێ ئەم تێگەیشتم هەبێ لە توێکاری لە زانستی سەرەتاییە is commonly بۆ presented. ئەوەی لە نەخۆشیەکان تێبگەم کە ڕۆژانە دەیبینم That's what is meant by integration. لە داهاتوە. باشە ئێمە یعنی ئەمە کاتە ئەوەی کە ئێمە کاتی خۆی ئەمە کاتە ئەوەی کە ئێمە کاتی خۆی لە بزانکۆکانی عێراق ئەم ئینتیگریشنە هەر هەبووە، ئەم تەواوکاریەمان هەر هەبووە، بەڵام ئێستا لەم سیستەمە نوێیە کە ئێوە جێبەجێکەن لە 2009 وەرتان گرتووە ئەتانەوێ ئەو بابەتی تەواوکاری و ئینتیگریشنە زیاتر بکەن. No, there is no integration in Iraq except نەخی لە ناو عێراقە هیچ تەواوکاری نییە. بەڵێ بۆ نمونە لە other تکریت Iraqi medical school they have no evident integration. جیاوازە لەوەی نەیان ئێمە بووە. بەڵام لە باش ئەم زانکۆکانی سیستەمە تازەیە کە پێڵەن پۆلۆنیا ئەو یان ناوێکی تری هەیە پێڵەن چەم سیستەمێک ئێستەوە خەریکنەی خوێنن لە زانکۆکانە لە کۆژە The پزیشکەکان name of the new program is Vale. called integrated. integrated باشە ناوی ئەم تەواوکاریە. پرۆگرامی تەواوکاری. ئەگەر بتوانین ئەم پرۆگرامە زیاتر تێبگەین ئاماژەتان بەوەدا کە بناغی ئەم پرۆگرامە بریتێرەوەی کە ئێمە بیسیک ساینسمان هەیە لێرە و بڵێن زانستە بنەڕەتەکانمان هەیە و لێرە کلینیکال ساینسمان هەیە یان زانستە کلینیکیەکانمان هەیە. ئەتانەوێ ئەوەی کە خوێندکارەکان لە سەرەتاوە ئەی خوێنن لە زانستە سەرەتاییەکانە ڕاستە و خۆی یەکسەر پەیوەندیدار بێت بە زانستە کلینیکاڵەکانەوە وەک ئەو نمونەی کە ئاماژەت پێدا من ئەم دەمارەخانەم خوێندووە لێرەیە یەکسەر ئەزانم لە ئەناتۆمیەمان خوێنم پەیوەندیدارە بە نەخۆشیێکە کە لە دەستا دەرەکەوێت. کەواتە پێشتر ئەوەی کە لە زانکۆکانە خوێنراوە تەنها ئەناتۆمیەکە خوێنراوە تەنها توێکارەکە خوێنراوە بەڵام نەوتراوە ئەمە پەیوەندیدارە بە چ نەخۆشیە کۆ لە لەشە. Yes. کەواتە ئەتوانین بڵین بەپێی ئەم سیستەمە تازی کە ئاخوێنرێت پزیشکانمان کە بەم سیستەمە دەرئەچن کە تەخەڕوج ئەکەن زووتر تێئەگەن و زووتر پێئەگەن.
definitely, بالتأكيد. because if you ask many physicians, لەبەرە ئەگە پرسیار لە چەند دکتۆرێک بکەی کە کۆلژی پزیشکیان تەواو کردووە what you get benefited from the first 3 years. چ قازانجە کردو لە 3 ساڵی سەرەتایی خوێندنەکەت بەداخەوە زۆربەیان دەڵێن ئێمە نەمانەزانی کە منیش ڕێکم لەوانەکە خۆم دەنتیستم لە ئەسڵا. But nowadays they I'm also- find the relevance because every basic science, whether in biochemistry, بەڵام ئێستا ئەزانن کە هەموو زانستە سەرەتاییەکان پەیوەندی هەیە بۆ کێشانەی کە ئەیبینین لە کلینیکا. زۆر باشە. ئەوەی کە من تێگەیشتم پرۆگرامەکە کە دەستی پێکردووە هەردوو زانکۆی یان هەردوو وەزارەتی خوێندنی باڵا لە عێراق و لە کوردستان لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەگەڵ فیدراسیۆنی جیهانی بۆ خوێندنی پزیشکی ئەمانە بەشدار بوون تایە. جگە لەمانە هیچ وڵاتێکی دەوروبەر هەبووە یان وڵاتێکی دوورە دەستی ئێمە هەبوو ئەو ڕۆژئاوایی هەبووە کە ڕاستە خۆی یارمەتیەوە یا بێت لە هێنان دەست پێکردنی ئەم سیستەمە لە خوێندن. I will complete my story. قسەکەی خۆم تەواوەکەم. There should be some changes. داوێکی ئێمە زانیمان ئەبێ چەند گۆڕانکاری بکرێت بۆ ئەوەی ئاستی زانستی کۆلژی پزیشکی باشتر بێ. Collaborate with one of the British university, UK universities. ئێمە لەگەڵ زانکۆکانی بریتانیا ڕێکەوتنمان کرد زانکۆی لیستەر و ئێمە توانیمان بچین بۆ لیستەر و لەوێ چەند وەرکشۆپێکمان هەبوو لەگەڵ لیستەر و بەیروت و نزیکی 200 ستافی کوفە ڕاهێنانیان پێکراو و توانیمان منهەجەکەمان بگۆڕین بیکەین بە ئەو منهەجەکە لە لیستەرە. کە ئەفەرمووی 200 کەس لە ئێمە لە زانکۆی کوفەوە چوین بۆ لیستەر و پاشەوە چوین بۆ کۆمەڵێک وڵاتی تر و کۆمەڵێک وەرکشۆپ و ترینینی تر کۆمەڵێک ڕاهێنانی ترمان وەرگرت بۆی کە بتوانین پرۆگرامەکە بگۆڕینەوە. سوپاس گوزارانە کە ئێستا پرۆگرامەکەتان گۆڕیەوە بە پرۆگرامی تەواوکاری ئینتیگرێتد یان تێک هەڵکێشراو ناوان شەوشی تێک هەڵکێشراو بەکاربێنین لە کوردیا ئەو بۆ یارمەتیدانی خاتوبانێکە بە سواس و کای تەرجەمەمان بۆکە. ئەمێ پرسیاری ئەوە بکەم جناوی دکتۆر سەرەتا کە ئەم گۆڕانکارە دەستی پێکرد ئەم ئینتیگرێتد سیستەمە ئەم سیستەمە تێک هەڵکێشراوە لە هەموو عێراق لە کوفەوە دەستی پێکرد؟ نا لە کوفە دەستی پێکرد و دووەم ساڵ بەغابوو. هەمویان منهاجەکانیان گۆڕی بە یارمەتی زانکۆیەکی کە لە بریتانیا دا لە کەربەلەش هەمان شت. ئێستا لە سەرتاسەری عێراقا هیچ ژمارەیەکت لایە کە چەند زانکۆ لە عێراقا ئەم سیستەمە پزیشکیە پەیڕەویەکە ئەم سیستەمە لە فێرکردنی پزیشکی پەیڕەویەکە کە پێڵەن سیستەمی تێک هەڵکێشراو یان ئینتیگرێتد یان تەواوکاری. ئەم پرۆگرامە کە هی کوفەیە چوار زانکۆی کوردستان پەیڕەویەکەن زانکۆ و سلێمانی و دووهۆک و گەرمیان. و لە زانکۆی بەسڕە کە زانکۆی هەموورابیە. ئەو ژمارەیەش کەم نییە جێگەی دەستخۆشکاریە کە ئێوە خەریکردنم سیستەمانە ئاگۆڕن و ئەتانێت هەموو عێراق پێش بکەوێت. مادام باسی ئێوەتان فەرموو کە ئەم سیستەمەی کە ئێوە لە زانکۆی کوفە ئەم سیستەمە تێک هەڵکێشراوە تەواوکاریە کە ئێوە کاری پێ ئەەکەن براوە بۆ زانکۆی گەرمیان و زانکۆی سلێمانی و دوهۆک و زاخۆ و واست و بەسڕە و کەمە ئاکاتە سەرەوەی عێراق ناوەڕاستی عێراق خوارەوەی عێراق بەڵێ بابلکە لە ناوەڕاستی عێراقایە. ئەمە ئاکاتە ئەوەی کە ئەو خوێندکارانەی کە هەرێکێک لەم زانکۆ جیاوازانە پێگەن هەمووی هەر بە هەمان پرۆگرامی خوێندن پێگەن.
بەڵێ Definitely, maybe there is differences. بەڵام لەوانەیە هەنێ فەرق هەبێت لە بینیانە بۆ ئەو شێوازەی کە ئەو منهەجە تازەیە دەوترێتەوە دەبرێت ئەم منهەجە بەس تەواوکردن نییە ئەوەی کە زۆر گرنگە لەم سیستەمە ئەوەیە کە ئەمە خوێندکار لە سنتەرایە مامۆستاکان ڕاستە دەرسەڵێنەوە بەڵام ئەبێ هەوڵبن یانمەتی خوێندکار بن کە فێر بن خۆیان هەوڵ بن جەبا بینە سەرباسی ئەم تایبەتمەندیە ئەم فیچەرەی کە باسیەکەن لەم پرۆگرامە ئێمە یەکەم تێگەیشتین کە ئەم پرۆگرامە یان ئەم جۆر لە فێرکردنی پزیشکی ئەوەی باشەکە لەگەڵ شتێک لە ئەنەتۆمی یان لە بیسیک ساینسەکانە یەکێک لە زانستە بنەڕەتەکانە ئەخوێنیت ڕاستە خۆ پەیوەندی بە زانستی کلینیکەڵەوە ئەزانیت ئەی خوێنیت ئەی لە مەسلەی ئەوەی کە ئەفەرمووی خوێندکار لە چەقی پرۆسەی فێرکردن و وانەوتنەوەیە ئەگەر بتوانین لەسەرەوە کەمێک شرحمان بۆ بکەی سوپاس دەکەم چکە من خۆم 14 ساڵە تەواوم کردووە نازام ئەمە ینی چێمەی کە ئەفەرموویت Can you repeat your question? بەڵێ ئۆکەی ئێمە تێگەیشتین کە The translation. the translation ئۆکەی About what? explain ئەمانوێت لە ئەم بابەتە لەوە تێبگەین کە ئەم سیستەمە نوێ فێرکردنی پزیشکی لە زانکۆکانی عێراق کە جێبەجێکرد چ سوودێکی ئێستا خانمی متەرجم بە سوپاسێکی زۆر پرسیارەکە دووبارە کاتەوە تۆکو کاتە من ئەم شتانە بۆ شەرحەکەم ئەگەر برای دەنگ هەڵگرت دەنگەکەی من ببڕێت لە خاتونی متەرجم بۆی کە پرسیارەکەی بۆ دووبارە کاتەوە پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە کە بریتە لەوەی توان دەنگەکەم بنەوە بە خاتوبانە بۆی کە ژووی لە دەنگم بێت کە ئەفەرموویت ئەم سیستەمە لە فێرکردن بریتە لە ئەوەی کە خوێندکار لە چەقی فێربوونە لە چەقی پرۆسی فێربوونایە جیاوازی چیە لەگەڵەوەی کە ئێمە کاتی خۆی پێی فێربووین لە کۆلێژی پزیشکیە Thank you very much for these questions. As I mentioned before, پرسیارەکە وەکوی پێشووتر وتم this curriculum is based on outcomes. ئەم منهەجە پەیوەندی بە دەرئەنجامەوە هەیە ئەو دەرئەنجامانەی کە هەمانە زۆرە This curriculum has to graduate a student that is able to teach. ئەم خوێندکارە کە تەواوەکە ئەبێ بزانێت چۆن دەرس بڵێتەوە ئەبێ فێری ئەوە بوو بێ و چۆن کار بکات لەناو تیمێکە لەگەڵ چەند کەسێکە و بتوانێت ببێ بە سەرۆکی ئەو تیمە و بتانێ I mean by reflect on himself, able when he in a situation بەخۆیان بچێتەوە و نمونە ئەگەر ئەو لە کارەکات و خەریکی نەخۆشێکە ئەو بەخۆیان بچێتەوە کە ئەو چەند توانایەکی هەیە و چەند لاوازیەکی هەیە found the weaknesses. کە ئەو لاوازانە لە خۆیان ئەبینێ ئەو پلاندانێ بۆی خۆی باشتر کات لەبەرەوە ئەو کەسێک کە تەواوی کردو و بووە بە دوکتۆر نەک بەس ئەزانێت چۆن نەخۆشیەکان دۆزێتەوە بەڵام ئەتوانێت فێریش بێت لێوی خۆی بەتەنیا لەبەر ئەوە ئەم خوێندکارە هەتاماوە هەر خوێندکارە بێت هەر فێرە بێت لەبەرەوە تۆ مامۆستابی سەرۆکە بی لەناو تیمە ئەبیت بە خۆیان ئەچێتەوە و ئەبێ بە فێرکاریشانی خوێندکار ئەبێت Another important feature is communication. و شتێکیکە کە زۆر گرنگە ئەوەیە کە توانێت گفتوگۆ لەگەڵ کەسانی دەوروبەری بکات ئێمە چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ خزم و کەسوکارە چۆن لەگەڵ نەخۆشە چۆن لەگەڵ پەرستارەکانە قسە بکەین لەگەڵ هاوپیشەکانمانە لەگەڵ ئەوانەی سەرو خۆمانە ئەمانە هەرەمووی گرنگە Nowadays, a lot of problems present between the people and the doctors. ئێستا زۆر کێشە هەیە لە بینی نەخۆش و دکتۆرە بە بۆنەی نەزانن چۆن قسە بکەن بێکەوە چۆن لێ کتێ بکەن The skills to communicate. بەڵام لەم سیستەمە تازایە کە خوێندکارەکە تەواوی ئەەکە ئەزانێت چۆن گفتوگۆ بکات بۆ ئەو مشکلانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە و ئەمەش بێ بە ئاسانکاری بۆی
لەو بابەتەیە شەمسی تەبرێزی ئەڵێت کە زۆربەی کێشەکانی دنیا لە هەڵەتی گەیشتنی زمانەوە نییە و هەروەکەوەی کە ئاماژەتان پێدا شەمسی تەبرێزی کەسێکە لە جیهانی عیرفان و لە ئەدەبیاتە هەیە نەک لە جیهانی عیلما هەبێت کەسێک نییە لە بابەتی زانستە هەبێت بەڵام ئەوی کە بۆ من زۆر گرنگە تێبگەی لەم بابەتە ئەوەیە کە زۆربەی کێشەکانی دنیا لە هەڵە تێگەیشتنی زمانەوانیە بێت لە هەڵە تێگەیشتنی پەیوەندیەکانەوە لەوەی کە ناتوانین پردێک دروست بکەین بۆ پەیوەندیکردن لەگەڵ بەرامبەرەکانمانە بەڵام ئەوەی کە من لە بەڕێستان جۆم لێبوو بەڕاستی جێگەی سەرسوڕمان بوو کە ئەوەیە ئێوە یعنی خوێندکارەکانی کۆلێژی پزیشکی فێری ئەتەکێتی مامەڵەکردن و فێری ئەوەشەکەن کە بە ئینگلیزی پێڵەن مانس یعنی فێری ئەوانشیانەکەن پرسیارەکەم دووباراکەمەوە وا تێگەیشتم لە قسەکانتان ئێوە خوێندکارەکانی کۆلێژی پزیشکی ئێستا فێری ئەتەکێتیژەکەن Definitely. Communication skills responsible for teaching the student how to be polite, how to کۆلێژی پزیشکی ئەرکی سەرشانمانە کە ئەوە فێری خوێندکارەکانمان بکەین کە چۆن بە جوڵەی لەشیان گفتوگۆ بکەن لەگەڵ نەخۆشەکانیانە ئێمە فێری خوێندکارەکانمانەکەی کە چۆن هەست بە نەخۆشەکان بکەن ئێمە ئەرکی سەرشانمانە کە ئەوە فێری خوێندکارەکانمان بکەین ئاماژەتان پێدا لەو بابەتی کە باستان کرد لەوەی کە بۆ لە مۆلا پزیشکانە بن بە ئەوەی کە پیانەوترێت ئەوەی کە بەم سیستەمە تەخەڕوجەکە پێوترێ لۆنگ لایف لێنە ئەو کەسەی کە بە درێژایی ژیانی پێویستەکە فێر ببێت بیرمەکاتی خۆی کە ڕسمی تەخەڕوجیانە گرت مەلزەمەکانە هەڵایە بە ئاسمانە یعنی ئیتر لە مۆلا پزیشکان کە تەخەڕوجەکەن مەلزەمە و شت هەڵنایان بە ئاسمانە هەتا پێویستیان بۆ مەنهەجە و پێویستیان وابێت کە خۆیان نوێ بکەنەوە ئۆکەی ئەم سیستەمە تازەیە چۆن نەتوان یارمەتی پزیشکان بات کە بەردەوام خۆیان نوێ بکەنەوە خۆیان ئەپدەیت بکەنەوە لە دوای تەخەڕوجکردن لە کۆلێژی پزیشکی Yes, thank you for a very, very important question. Yes, it is not only lecture based. That's the ئەمە بەس محاضرە نییە ئەم سیستەمە لەم سیستەمە بە گروپ تەلەبەکاندا ئەنیشن و کەیسێکیان بۆ ئەنین بۆ نمونە نەخۆشێکە شەکرەی هەیە و پەستانی خوێنی بەرزە ئەم خوێندکارانە کۆ ئەبن و گفتوگۆکەن لەسەر ئەم کەیسە و ئەبێت ئەو زانستی سەرەتایی کە پەیوەندی بە نەخۆشی شەکرەوە هەیە دەبێ بیزانن و باسیکەن ئەم نەخۆشیەوە چۆن سەرهەڵایە هۆرمۆنەکان چییە کە پەیوەندی پێوە هەیە و ئەو دەرمانانە چییە کە بەکاری ئەهێنین و ئەمە قسەکردن و گفتوگۆی زۆر هەیە خوێندکار ئەبێ بزانێت جوابی ئەم پرسیارانە باتەوە ومن لەناو حەدیثە هەیە حەدیثەی شەریف ئەڵێت ئەو زانستانەی کە لەناو کتێبایە کلیلەکەی پرسیارە لەبەرەوە ئەم سیستەمە کە دروست کراوە لە دەوروبەری هەزارەها پرسیار دروست کراوە بێت تەلەبە فێری ئەوە بێت کە بێکەوە کار بکەن و بێکەوە جوابی ئەم پرسیارانە بنەوە بەتەکید لە سەرەتا خوێندکارەکان غەڵەتەکەن هەڵا ئەکەن ئێمە پێیان ئەڵێن کە هەڵە بکەن و شتێکی ئاساییە بۆیە لەم هەڵانەوە فێر بن چۆن ڕێگای ڕاست هەڵبژێرن و ئەمەش لە داهاتوە ئەوە ڕۆ دەدات کە ئەوان خۆیان فێر بن چکە ئەوان ئەبێ لە کاتی گروپ سەشنەکانە بە دوای ئەم جوابی پرسیارانە بگەڕێن و بڵێن بۆچی ئەم جوابیان ڕاستە
هەر لەو بابەتە حەزەکەم پرسیارێکی زۆر گرنگ بم هەر لە بابەتی فێربوونە. یەکێک لە گلەیەکانی من کاتی خۆی کە لە کۆڕژی پزیشکەکانی ئێرە ئەم خوێند ئەوە بوو کە مەلزەمان بەکارهێنا. هەتاوەکو تەخەڕوجیشم کرد، تاوەکو کۆلێژیشم تەواو کرد، یەک کتێبم نەبینی وەکو ڕفرەنس بە ئێمە بڵێن ئەم کتێبە ڕفرەنسی یان سەرچاوەی ئەم وانەیەکەوە ئەی خوێنن. ئایا لەم سیستەمە نوێ ئێوە خوێندکار فێرەکەن یان مامۆستاکان فێرەکەن پێش خوێندکارەکە؟ ئایا مامۆستاکان فێر ئەەکەن کە ئەوەی کە پێویستە بەکاری بێنن بریتێ لە کتێب نەک لە مەلزەمە؟ محازەڕەکان بەس نین، ئەمە تەنها 30 بۆ 40 ئەو زانستەیە کە ئێمە بەفێری بین. لە 50 بۆ 60ەکەی کە خوێندکارەکە خۆی ئەبێ بە دوایە بڕوات. ئەتوانن لە کتێبەوە لە یوتیوب و لە چەند شوێنێکی کە خۆیان بگەڕێن و بە دوای جابەکانە بگەڕێن. و لەگەڵ ئەو کێشانەی کە ئەو پرسیارانەی کە بۆیان نەهێنینەوە لە گروپ سەشنەکانە، لەگەڵ ئەوەشە چەند پرسیارێکیان ئەینێ کە خۆیان لە ماڵەوە بیکەن. ئەو بابەتی کە خۆیان لە ماڵەوە چارەسەریەکەن پێوترا ئەساینمنت کاتی خۆی با بڵین کارێکە بۆ خۆت لە ماڵەوە پێ هەڵەستی پێوترا ئەساینمنت لە بەریتانە نازەم لێرە ناوەکەی بێت بەچی. ئەم ئەساینمنتانە کە جێبەجێکەن ئەرکی ماڵاوانە کە جێبەجێەکەن خوێندکارەکان هۆمۆرکانە کە جێبەجێکەن لە ماڵەوە گرنگە سەرچاوەکانیان چێ خودت خوێندکارەکە دەستکراوە لەوی کە لێکو ئەگەڕێت و لێکۆ شتەکان هێنێت. و ئەبێت لەگەڵ مامۆستاکانیانە باسی بکەن. مامۆستایەکی کە تەشجیعی فێرکردن ئەکات، تەشجیعی تەلەبە بکات. مامۆستاکە ئەبێ خۆی تێبگات لە بابەتەکان و تەکید کاتەوە کە تەلەبەکەشی تێگەیشتووە. ئەگەر بەس بە تیۆری بێت شتەکان و ئەمە فێرکردنێکی باش نییە، ئەبێ فێری تەلەبەکە بکەن کە چۆن پرسیارکەن و چۆن جوابی پرسیارەکانیش بنەوە. زۆر باشە. ئەم سیستەمە بڵین کە ئێستا لەو کاتێمە باسیەکەین لە ساڵی چەندەوە دەستکراوە بە جێبەجێکردنی لە عێراقا و لە کوردستان و لە سلێمانیش؟ بەڵێ بەڵێ کەی دەست پێکرا؟ ساڵی چەند؟ پێش کوفە تکریت بوو. ئەو یەکەم کەس بوو کە منهەجی تەواوکاری جێبەجێ کرد و ئەمە ساڵی نەوەکان بوو. لەمنەوە کێشەی زۆر هەبوو لە ڕووی ئابووری و سیاسی. عێراق جێگیر نەبوو، تۆزی قورس بوو. بەڵام ئەم سیستەمە تازەیە ئەلحەمدولێللا توانیمان بێکەوە کار بکەین کە بتوانین بهێنین بۆ سلێمانی و دووهۆک و ئەو کەسانێ لە سلێمانی دووهۆک و هەولێرەوەی بتوانن بێن بۆ کوفە و چەند لە بینی ئەو زانکۆانەی عێراقا 1970 لە تکریت دەستی پێکرد. ئەی پاش ئەوە ئێوە لە 2009 کە وەرکشۆپەکەتان بینی لە هەولێر کەی دەستان کرد بە جێبەجێکردنی فعلی ئەم منهەجە لە عێراقا؟ ئەی لە سلێمانی زانیاری تێ لەکوێ دەست پێکراوە؟
4 ساڵ لەمەوبەر لە سلێمانی جێبەجێکرا 2018. کە کاتە 2010 ئەی ئەم سیستەمە تازای لە فێرکردن بۆ خوێندکارەکان ئەمەندە گرنگە کە بۆ شێوێ فێر ئەبن ئەی بۆ مامۆستاکانیان گرنگی چییە؟ گرنگی ئەم بابەتە بۆ ئەو مامۆستایە چێکە و خوێندکارە فێرەکە ئەم سیستەمەی کە بڵین لە لیستەر هێناوتانە بۆ خوێندکارەکە گرنگە کە باسمان کرد ئەی بۆ مامۆستاکان گرنگی چییە؟ Yes, I will tell you. Suppose we have the modules and the one of the feature of that curriculum. باڵین ئێمە چەند دەرسێکمان هەیە کە پێوترێ مۆدیۆل ئەم سیستەمە تایبەتمەندێکی پێوترێ مادیۆل بۆ نمونە سیستمی هەناسە Beginning in the morning, there are 2 lectures about لە سەرەتادا بەیانیەکەی دوو مەحازەرە هەیە بۆ نمونە بەڵێ ڕەبوو حەزەرێک لەسەر ڕەبوو and chronicle bronchitis. هەوکردنی درێژخانی بۆرەکانی هەناسە And after 2 hours of lectures, then the student they go to the small group. دوای محازەرەکان خوێندکارەکان ئەچن بۆ گروپەکانیان و 25 پرسیار هەیە تقریبن ئەبێ خۆیان ئامادە کردبێ بۆ ئەم کارێک لە گروپ سەشنەکانە ئەم دەکەن پرسیارم دو پرسیارە بەڵام لەوانەیە گرنگترین پرسیار بێت وەکۆی کە بە ئینگلیزیڵن لاست بات نۆت لیست دو پرسیارە بەڵام گرنگیەکەی لەوانی تر کەمتر نیە لەوانی هەموو پرسیارەکان گرنگتر بێ ئێمە وەک پزیشکان کە کارەکەین هەمیشە چەقی کارکردنەکانمان بریتە لە نەخۆشەکانمان ئێستا چەقی ئەم سیستەمی فێرکاری لە عێراقا ئەم ئینتیگرێتد سیستەمە بریتە لە خوێندکارەکان بەڵام دوجار کە خوێندکارەکە تەواو ئەبێ لە کۆلێژی پزیشکی ئەبێ بە پزیشک ئەبێ بە چەقی کارەکەی ئەبێ بە سنتەری کارەکەی سوودی ئەم سیستەمە تازەیە چییە بۆ نەخۆشەکانمان لە داهاتوە؟ Definitely will benefit if you بەتەکیت ئەمە سوودی ئەبێت بۆ نەخۆشەکان لەبەرەوەی دکتۆرەکە learn medicine from the first few days of his medical life. هەر لە چەند ڕۆژێک کە دەستەکە بە خوێندن ئەو زانستی پزیشکی وەرئەگرێت They learn how to communicate فێر ئەبێت کە چۆن گفتوگۆ بکەن کە چۆن هەڵسوکات بکەن لەگەڵ نەخۆشە کە چۆنایی بەخێرهاتنی نەخۆش بکەن چۆن پرسیاری ناوەکانیان لێ بکەن خۆیان بناسیێنن بە نەخۆشەکە ئەمە لە سەرەتاوە فێر ئەکرێن لە ساڵی یەکەمەوە فێر ئەکرێن definitely if the medical staff being enthusiastic learn the new principles ئەگە ستافی پزیشکی skill how to پێیان خۆش بێ کە ئەفێری ئەم سیستەمە بن و پێیان خۆش بێ یانمەتی خوێندکار بن ئەوە نییە بەس بۆیە دەرسیان پێ بنەوە بۆ ئەوەیە کە فێریانکەن چۆن خۆیان دانیشن فێر بن ئەبێ خوێندکار خۆی فێر بێت و ئەمەش ئەو جیاوازەیە کە لە بینی سیستەمی ئێستا و سیستەمە کۆنەکەیە کە یارمەتی خوێندکارین کە هەوڵ من خۆیان فێر بن نەک بەس گوێ بگرن لە سیستەمە تازەکەیە بە شێوەیەکی ڕەخنەگرانە خوان هەڵسەنگێنن بەڵێ بە شێوەیەکی ڕەخنەگرانە بابەتێک هەڵسەنگێنن بەڵێ هەڵسەنگێنن بەڵێ با سوپاسێکی زۆرەوە بۆ بەڕێز دکتۆر محەممەد سعید عەبدوزەهرا مامۆستا لە زانکۆی کوفە thanks for you بەس بۆ ئێوە دکتۆر هەڵگورد دکتۆرە بانە و لەگەڵ کەناڵی کورتسات بۆ کەسانی ناو عێراق و ئەو کەسانی کە بینەرن بە سپاسەوە بۆ خاتوو بانەهۆشیار کە کاری تەرجەمەی ئەم دیدار ڕاستەخۆی بە جێبەجێکردن ماندوو نەبوون بۆ برایانی دەنگ هەڵگر و وێنەگر و برادەرانی تەکنیکی لە ئێرە لە شوێنی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە و لە دەستگای میدیایی کورسات خوار بێ سعات 1 سعات 3 دیسانە بە 6 ڕاستەخۆی نەوە خزمەتان بۆی کە میوانێکی تر و بابەتێکی تر تاوتێ بکەین هەتاو کاتە
هیوادارم کە هەمیشە و هەموو کات هەموو ژیانتان پڕ لە خۆشی بێت بەخواتان نسپێرم و خواتان لەگەڵ.